روزانه di nava vê kargehê de li Hewlêrê 1.400.000 kîsên pawderên zêdetirî 100 aytimên xwarinê berhem tînin. Zêdetirî heştê keçên Hewlêrê serperiştiya 27 hêlên robotîk û serdemane dikin di nava vê kargehê de. Sih sala Kurdistan û Iraq berhemên vê kargehê kartînin. Çewaniya diristbûna, pîken, panêla, şerbet, krêm, kastr û gel di mêdîn Kurdistan da bibînin. Di nava senterê Hewlêrê de sih sala kargeha familî ji bo berhemanîna kelûperên xwardinên mamnavendî kar dike. Heya niha zêdetirî 15 milyar kîsên pawderê durust kirine. Ev hemû amîrên ku bi awayekê robotîk kar dikin ku hejmara wan 27 hêlên beremanînê ne, zêdetirî heştê keçên Hewlêrê pirêve dibin ku her yek ji wan e aytimekî cuda durust dike. Ev kargeha rojane zêdetirî 100 aytimên xwarinên cude berhem tîne ku herêkî ji van hêla dikare di yek dem ji mêr de 36,000 kîsan durust bike. Heştê keçên gencên evî bajarê Hewlêrê di nava evê kargehê de ku 27 hêlên beremanînê hene ku dikarin di rojekê de milyûnek û 400 kîsan berhem bînin evê kargehê çavdîrî dikin hem jî pirêve dibin. Bînerên me yên mêdîn Kurdistan îcar gelme bin. Em ê nîşanî we bidin ka çawa keçên gencên bajarê Hewlêrê evê kargehê hemû ê pirêve dibin. Di nava vê kargehê de 105 gencên Hewlêrê têde kar dikin û berhemên wan ji bo Kurdistan û Iraqê tên hinartin. Di 4 salên derbasbûyî de berhemên kargeha familî li çend welatên Ewropa û Asya û niha li Amerîkayê jî tên firotin. کارگای فامیلی سالی 1990 دەستمان پێ کردووە، دەستمان بە بەرهەمی خۆراکی کردووە بە چەند خەتێکی ئینتاجی بچووک لە بەرهەمی شەربەتەوە دەستمان پێ کردووە، شەربەتی سائل. ئێستا بەرهەمەکانمان گەیاندۆتمانە 100 ئایتم، پەرەمان پێداوە، کارگەکەمان زۆر پەرە پێداوە و قاوەنی بڕوانامەی هاستبوو ئایزۆی نێودەوڵەتین. ئێستا لە کارگەکەمان نزیکەی 150 کارمەند کار دەکەن، 190 کچن، زۆری نەشیان دەرچووی کۆلێژەکان و مەعهەدەکانن. بە شانازیەوە دەڵێن هەمومان فێرە ئیش کردووە، بە سەرکەوتووی لە کارگەکانمان ئیش دەکەن، دەورەشمان بۆیان کردوێتەوە. کارگەکەشمان زۆر نەشاتی هەیە، لە هەموو پێشانگەکانی دەرەوەی وڵات و ناوەوەی وڵات بەشداریمان کردووە. بەرهەمەکانیشمان لە بۆ عێراق دەنێرین، لە بۆ هەموو پارێزگاکانی عێراق، لە بۆ دەرەوەی وڵاتیش دەنێرین، بۆ دەوڵەتە ئەوروپیاکان، تەنانەت بۆ ئەمریکاش مەوادەکانمان بەرهەمەکانمان دەنێرینە دەرەوەی وڵات، بۆ ئەمریکاش دەنێرین. لە ساڵی 2000 ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشچوونەی باشمان بەخۆمان دیتووە کە زۆر شانازی پێوە دەکەین. کوالیتەکانیشمان هەمووی بە کوالیتی کۆنتترۆلی زۆری عێراقیە، بەرهەمەکانیشمان بەرهەمی خۆمالی.
بسەدان مادەیان خامش بوو بەرەمانینا 100 ئایتمên cudeyên xwarinê li zêdetirî 60 welatên cîhanê ji bo vê kargeha Kurdî li Hewlêrê tên hinartin. Beşê têkelkirinê. Ev dibe yekem beş ku rojane kargeh pêdest pê bike. Hinek ji karmendên keç û kor bi dehan maddeyên xam yên cude ji bo beramanîna her berhemekî bi rêya van çwar amîrên têkelkirinê amade dikin. Rojane ev beşe 24 tanên van pawderan durust dikin. ئێمە لە کارگەی فامیلیم بەشی موادی پاودەر ئامادە دەکەین نزیکەی 100 ئایتیممان هەیە لێرانە نزیکەی ڕۆژانە بۆ ماوەی 8 کاتژمێر بۆ ماوەی 8 کاتژمێر هەفتەن مواد ئامادە دەکەین بەس بۆ ماوەی 24 کاتژمێر نزیکەی 20 تان زیاتر ئامادە دەکەین شێوازی ئامادەکردنی موادەکانمان بەم جۆرەیە بەیانیان کە دەین مەسئول ئینتاج تەڵەبیەمان دەداتێ بەجێری ئەو تەڵەبەیە ئێمە ئیش دەکەین ئێمە دەچین لە مەسئول مەخزن تەڵەبی موادەکان دەکەین بۆ نمونە کرێمبی کاستەربی جەلیبی موادەکان تەڵەب دەکەین وەزن دەکەین موادەکانمان وەزن کرد هەر یەکە و هەر موادە وەزنی تایبەتی خۆی هەیە وەزن دەکەین پاشان دەینی بۆ بەشی تێکەڵکردن بۆ بەشی تێکەڵکردن دەکەینە ناو خەڵاتەکانمان 4 جۆر خەڵاتەمان هەیە هەر خەڵاتە ینی هەر موادە و کاتی دیاری کراوی خۆی هەیە بۆ بسوڕێتن پاش ئەوی تێمان کردە ناو خەڵاتە ئەوەکەی تێکەڵمان کرد بۆ ماوەش دیاری کراو دەسوڕێتن ئەو خەڵاتەیە دەنێرین بۆ ژووری تێست باش ئەوەی ژووری تێست ئۆکەیدا لەسەر موادەکانمان دەنێرین بۆ بەشی پاکەیج Piştî madeyên xam tên amadekirin li beşê amadekirinê beşê beremanînê ku 55 keç têda kar dikin dest bi durustkirina aytimên destnîşankirî dikin. ئێمە لە بەشی بەرهەمهێنان زیاتر لە 27 خەتی ئینتاجیمان هەیە هەر خەتێک زۆرە ئایتمێک بەرهەم دێنێتن ئایتمەکانمان پێگێ لە جەلی کاستەر شەربەت لێرخانە پیکن پاودەر و ڤانێلا کاستەر معدەنی بێزگە لەوانە دوو ئایتیمی کەمان هەیە معکەڕۆنی شعریە ئیش دەکەین لێرخانە ڕۆژانە لە کارگەکەمان 1,400,000 کیس بەرهەم دێنرێتن هەندێک لەو کیسانە لە کیسی لایلۆین دەکرێت لە بەرهەمانە هەندێکیان لە قوپی معدەنی دەکرێت هەندێکیان لە کیسی قاقز دەکرێتن خۆشبەختانە لە کارگەکەمان زیاتر لە 6 کارمەندی کەس لێرە کار دەکاتن توانیمانە هەڵێکیان بۆ بڕەخسێنین دەرفەتێک بین بۆ ئەوانەی کە لە کولیە و لە کۆلێژ و پەیمانگەکان دەبێتن Duwazde hêlin beremanîna pîkin û vanêlayê berhem tînin. Her demjimêrekê ev amîrên henê 43,200 kîsan durust dike. Li alîkirînê kargehê 5 hêlin beremanîna şerbeta kîsan durust dikin. 12 keç van hemû amîra prêve dibin û çavdêrî dikin. Her rojekê ew dikarin 86,400 kîsên şerbetin bi tamên cuda berhem bînin. ev beşê durustkirina şerbeta pawder e di nava vî beşî de 6 amêr hene ev amêrên henê çawa kar dikin û rêja beremanîna şerbeta pawder çawa niha ez ji xwe re bêjim bînerînmeyên Mêdeyên Kurdistan ev yekî ji wan amîr e dikare di yek demjimêr de 3,500 daneyên ewha yên şerbetê durust bike ku kêşa her yekî ji wan 9 gram e di heman demê de du karmend elvêrê berhemî ji amîrî werdigirin û dixin nava pakîteka ewha ya 24 daneyî de û 24 daneyên ewha bînerin me dixin nava kartoneka mezin ya 24 daneyî de ev weke berhem çawaniya karkirina evî amîrî çawa ye ez ê niha amîrî îş pê bikim wezî nîşanî me bidim lêbilekê 13 kîlo
کو 190 متران درێژە دخن ناوە ئەوی ئامێریدا کو کێشە هەر کیسێکیشوان بێ مادەیە خام دەبێتە 1 گرام ئانکو هەر لێ بڵەکەشوان 13000 کیسات دروست دیکە دوودا دێتە بەشەکێدن کو کیسی پێک بە دیگرە و پاشان دبە لایە فیلینگی کو فیلینگی 4 کیلوین پاودەری هەل دیگرە دوودا هێواش هێواش 9 گرام دخت ناوە کیسێکی ئەوهادا و پشتی هنگی ئەوی کیسی دیگرە و دشینە ئالیێ دو کارمەندن ئەوی بەشی کارمەنجی دەست پێ دەکەن 24 دخن کارتونەکە ئەوهادا و دخن کارتونەکە مەزندا دوودا و دوودا ئەوها المارکتا ئانڵ ماڵان تێتە دیتن ئەفهێلە کاستەرێ دروست دیکە و دخەت ناوە قوتیان دا دە هەر خولەکێکێ دا هەفت قوتیên کاستەرێ tên ئامادەکردن ڕۆژانە 10,008 قوتیên کاستەرێ bi tamên cuda berhem tînin. Ev her du hêla makarûnî û şeriyê berhem tînin. Yekem car her du madeyên xam dikin nava her du hêlan de. Ev asansora hene ya robotîk makarûniya dibe li ser pîverekî jîr. Paşan heş aliyên pîverê jîr li dûv xwasta kargeh û planê wê rêja makarûniya destnîşankirî bişîne di nava amîrê pirkirinê de. Amîrê pirkirinê wê bêxet nava kîsan de û roja dirûstbûna wan û biserçûnê wê li ser binivîsîne. Paşan wê bêxet nava evê salkê de. Taqîgeha kargehê bihîrî li ser madeyên xam di kûgehê de li beşî têkelkirinê, li beşê beremanînê, li beşê têzkirinê û li kûgeha giştiya kargehê de her dem ji mêrekê têstên cuda li ser encam dide û qebûl nakin. Bi tu awayekî kêşeyeka tenduristî yan jiya kualitiya beremanînê de hebe. ئێرە بەشی مختبەری کارگەی فامیلیا ئێمە لێرەدا هەدەفمان چی لە دانانی مختبەر هەدەفمان ئەوەیە کەوا ئێمە نامانەوێت هیچ یەکێک لە پرۆدەکتەکانمان بە بێفەحسی مختبەری ڕەوانەی بازار بکرێت چونکە ئەگەری هەیە ئەو پرۆدەکتانە کۆمەڵێک هۆکاری نەخۆشی تێدا بێت کە بێتە هۆی زیانگەیاندن بە جەستەی ئینسان جا لەبەر ئەوە بە پێویستمان زانیکەوە بەشێکی مختبەری بکەینەوە بۆ ئەوەی هیچ یەکێک لە پرۆدەکتەکانمان سایدی پێکتێک یاخود زیانێکی لاوەکیان لەسەر جسمی ئینسان نەبێت من لێرەدا ڕۆژانە ئەو موادانی کە لە قاعین تاز دەکرێت دەیانهێنم سێ فەحسی گرنگیان لەسەر ئەنجام دەدەم فیزیکال تێست کیمیکال تێست ئەند بایۆلۆژیکال تێست فیزیکال تێست واتە فەحسی فیزیایی من سەیری ڕووکەش و ڕووکاری دەروی موادەکە دەکەم سەیر دەکەم بزانم ئایا موادەکە خاڵیە لە ئینسێکت لە حەشەرات لە تۆز یان لە هەر جۆرە مادەیەکی دیکەی نەخوازراو کە نابێت لەناو موادەکەدا بوونی هەبێت دووەم فەحس کە لێرەدا ئەنجامی دەدەم پێی دەوتێت کیمیکال تێست واتە تێستی کیمیایی فەحسی کیمیایی کە لێرەدا ڕوتوبەی موادەکان وەردەگرم مۆیسچەری موادەکان وەردەگرم بزانم ئایا ئەو موادە مۆیسچەرەکەی چەندە من لێرەدا ڕەنجێک نادەم بەو پرۆدەکتەکە ئایا دەبێت ڕەنجەکەی ئەوەن دەبێت نا بەڵکو مواسەفەی عراقی پێم دەڵێت کەوا دەبێت ئەو پرۆدەکتە ڕێنجی مۆیسچەری ئەوەن دەبێت و فەحسی سێم کە ئەنجامی دەدەم بریتیە لە بایۆلۆژیکال تێست واتە ڕێژێ ئەو بەکتریا و فەتریاتانە دیاری دەکەم کە لەنا ئەو خۆراکە مادە یاخود لەنا ئەو پرۆدەکتەدا هەیە کە ئێمە ئینتاجی دەکەین Ev beşe wekû lênangehekê ye. Hemû berhemên kargehê weke kabaniyên me yên Kurd di malan da evan berhemên kargeha xwe bi ciwantirîn şêwaz amade dikin. Her wiha wekû me bikarhêneran tam û têz dikin beriya her berhemekê wan biçet nava bazarî de. Bînerên me Mêdîn Kurdistan nava vê kargehê de kebeçîno jî bi baştirîn kualitî tê durustkirin. Ev kebeçîno em di nava malên xwe de dibînin taybetiya evê kargehê di nava kîsekê ewha de tê. Ev e li vêr hatiye durustkirin destpêkeçên me yên bajarê Hewlêrê hatiye durustkirin. Ji A to Z yani her ji destpêkê ta dawiyê. Nihazî nîşaniwe bidim ka ev amîrên hene ev yekî ji wan hêde ye. Ez nîşaniwe bidim ka çawa dikare kîsekê ewhayî 25 gramî kepeçînê bi baştirîn kualitî durust bike bike di nava kîsekê ewha de ku ew jî 20 daneyên ewha diçin nava evî kîsanê de. Rêka durustbûna wê çawa ye
او هاته دا دروست کن اف یکیش وان هیلا الدست پیکه رولکه بیجین 25 کیلویی تدانا نزدیکی 6000 دانه او حال درست دبه دوف دا دکوت نوا هیله دا هدی دیته الدست پیکه جبوکو گراما کا چکولاتا ام بداینا السر کابچینو دخه الاليه يسري دا مينا اوه اپریا اوه فیلنگی تی پرکرن دوف دا هواش دیگه لا کدن کلویری افتی سهنه تی پرکرن 20 گرامن کاپاچینو دوف دا دچه بردست مکینه که کو پیک با گیره دیده و همان دمه دا الاله کدن مقصه کدن دبره و دشینه بردست کارمندان هندکه چندی دیسان 20 دانه اوها دخن دناوا کیسه کی دا و دوف دا دخن ناوا کارتون دا و دشینن ناوا بازاران دا کچن کوالتی کنترل دناوا اوی کارگه ده سرپرشتیا پریو برنا کوالتیا 100 آیتمن جدای خوارنه و کاری وان همو کچان دکن دمجمیر به دمجمیر دناوا هولا برامانین دا دیگرن الدوف قناغن برامانینا آیتمن خودچن اموكو بشي كواليتي لخطوة بخطوة لقر عملية داينا لداخل بوني مواد أولية وحتى بكوغا كردن وهر مواد أولية كداخلي معملي دبي سيرتيفيكيتي خوي هبي لقال أوش لقسم مختبري أما فحصي لبودكين أكل فحصكي درتو أوكي درا إذا نردي تقسم خلاطي لو إيش لسردكين وقسم خلاطي باش إيش كردنيان دنيرنا له قسمي سام تيستي لتيستي تسرمان هي تيستي لبودكا كتيستا كان درتون دنيرنا تقاع إنتاجي ولارانا إيش لسردكين وأما وقت جماعة الزوجي لقال يندبين لبو متابعة وزني دكين تاريخي باتش نمبري وهر سقية هر مشكلة نوعي باكجين دكين هر مشكلة كبيتن أما لقال داينا لقال وجه قسمي مختبر دين سامبلات شي ورده كرن تحصي لبو دكن لنيوان تلو هر ساعات لبو 5 روجي موادي واحدة قدرة دردتن ولو معوي أما لما مخزن نهائي دايدني حتى دقعت تحت كدرتو داخل بازار دكتور هبونا اوی کارگه لکردستان و لحولیره کمادین خوارنین نسرکیش بوما بکارهنرین کرد به باشترین کوالتی و ده همان دمیده رکابریا پروداکتن جهانی و ین ترکی جی دکن درست دکن و لنانگهن مالن ما زنگین دکن و هر وها گرنجینا شیرین و تامن خوش پیشکشی زاروک و میوانن ما دکن